حکومیەکان فەرمانبەرانی داموزگا حکومیەکان مانگرتنیان ڕاگەیاندەوە بۆی دواکەوتنی موچەکانیانەوە. دەمەوێت زانیاری زیاتر لە وریا حەمەکەریم پەیامەرمان وەربگرم. ڕاستەوخۆ لەگەڵمانە وریا، سڵاو لێبێ، چ زانیاریەکت لایە؟ بەڵێ مەریوانم کاتی تو بینێرانیش باش، من ئێستا لە بەردەم سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجەدام بەشێکی زۆر لە کارمەندەکانیان مانیان گرتووە بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە و جگە لە کارمەندانی سەرۆکایەتی زانکۆ لە سەر ئاستی زانکۆی هەڵەبجە ژمارێکی زۆر لە کارمەندانیان لە فاکەڵتیەکان و لە کۆلیژەکان مانگرتنیان لە کارەکەیان ڕاگەیاندووە و جیاواز لە سەرۆکایەتی زانکۆش ژمارێکی تر لە کارمەندان لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هەندێک لە دام و دەستگاکانی تری حکوومەتی هەرێم مانگرتنیان لە کانەکانیان ڕاگەیاندووە و لە سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەش تەنها 3 ڕۆژ دەوام دەکەن واتە ڕۆژانی یەکشەمە و دووشەمە و سێشەمە دەوام دەکەن. ئەمە بووەتە بابەتێکی ڕسمی کە لەو 3 ڕۆژەدا لە هەفتەدا دەوام بکەن واتە چوارشەمە و پێنجشەمە دەوام ناکەن. بۆ زانێری زیاتر من دەچمە لای هەندێک لە کارمەندانی سەرۆکایەتی زانکۆ، ئێوە لە کێوەمانتان گرتووە ژمارەی کارمەندەکانتان سەرجەمیانن یاخود چەندێکن ماتان گرتووە و کاری مانگرتەکەشتان چییە؟ بەڵێ ئەمڕۆ ئێمە وەکو فەرمانبەرانی سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە ڕاگەیاندنی مانگرتنمان لەلایەن خۆمانەوە ڕاگەیاند بە هۆکاری دواکەوتنی موچەکانمانە و زۆری فەرمانبەرەکانیش لە دەرەوەیان نەبوونی موچە و دواکەوتنی موچە وای کردووە کە ببێتە بارگرانیکی زۆر بۆ هەمومان. ئەوەش کاری کردوتە سەرەوەی کە ئێمە نەتوانین بێن بەدەم فەرمانەکانمانە و بەجێ بگەین. زۆر سپاس بۆ بەڕێزت. ئێوە تاکو کەی بەردەوامە بن لە مانگرتن و هیچ وەڵامێکتان وەرنەگرتووە لە سەرۆکایەتی زانکۆ یاخود حکوومەتی هەرێم؟ تا ئێستا هیچ شتێکمان بفەرمی ڕانەگەیاندوێ ئێمە بە نووسراویا تا بیانێنێت تاوان وەڵامان بنەوە، بەس شتێکی دەسەرجەمعینیان هەموو فەرمانبەرەکانە کە بڕیاری مانگرتنیان داوە و تاوەکو پێدانی موچەکانمان بەردەوامی لە مانگرتن بە کۆی دەنگی هەموو فەرمانبەرانی سەرۆکایەتی. زۆر سپاس بۆ بەڕێزت. هەوڵ بدەین یەکێک لە کارمەندانی ئافرەت لێرە قسەمان بۆ بکەن. ئێوە هیچ ئومێدێکتان هەیە کە حکوومەتی هەرێم ئەم بابەتەی کە ئێوە داوای دەکەن و چارەسەری کێشێ موچەیە چارەسەر بکەن؟ ناوەڵا هیچ ئومێدێ نییە، بەڵام تر فەرمانبەری چی لە دەستی هەرەوەیمان بگرێ، چکە زۆر جار بمانگرتن حکوومەت دەتوانێت جوابێت پێشتر بەمانگرتن. باڵێ پێشترمانگر باش بوو، موچەیەکیان پێیانڵێن بەشمان ماگرنی شتێکمان بنێ تاکو کەی بەردەوام وڵاتان شەنێ بەردەوام بین. سپاس بۆ بەڕێزت. بەڕێستان وەکوچی لێرەمانتان گرتووە هیچ ئومێدێکتان هەیە کە حکوومەتی هەرێم بەمانگرتن ئەم قەیرانە چارەسەر؟ وەکو فەرمانبەرانی سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجەمان کردووە نەوە هیچ ئومێدێک نییە بۆ پێداری موچەکانەوە. کە ئومێد نەبێ بۆچی ماتان؟ ئەوای تر لەبەرەوە بازێک کارمەندێکمان هەیە لە دوورەوەیەت لەبەر گرفتی یاتوشۆکردن موچەی پێ نییە 5 مانگە موچە نەدراوە بەچی یاتوشۆ بکات، هەمان لە دەرەوەی شارەوەیەت کرێی هاتوچەکەی پێ نییە. لە وریا تەنها فەرمانبەرانی سەرۆکایەتی زانکۆ مانیان گرتووە یاخود لە دام و دەستگا حکوومیەکانی دیکەی هەڵەبجە مانگرتن هەیە؟ بەڵێ مەریوان وەک پێشتر ئاماژەم پێدا تەنها سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە نیە، لە کۆلیژ و بەشەکانی زانکۆی هەڵەبجە بەشێکی زۆر لە فەرمانبەران مانیان گرتووە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجەش مانگرتن هەیە و ژمارەیەکی بەرچاو لە کارمەندانی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەش مانیان گرتووە، بەڵام لە سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە جیاواز لە هەفتەی ڕابردوو بڕیار دراوە لە هەفتەیەکدا تەنها 3 ڕۆژ دەوام بکرێت و لە سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لە سنووری پارێزگای هەڵەبجە مانگرتن هەیە، بەڵام بە شێوەی بەرفراوان نییە. بەشێک لە کارمەندان لە دام و دەستگاکان مانیان گرتووە، بەشێکی تریش دەوامی فەرمی خۆیان دەکەن. سپاس وریا حەمەکەریم پەیامەرمان لە هەڵەبجە، سپاس بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان.